بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان شادی و کامەرانی بێت لە شوێنێک بینەریە من سڵاوی گەرمی کارمەندانی نافتان لێبێت. بە پێی نامەیەکی سەرۆکی هەرێمی کوردستان کە ئاڕاستی پەرلەمانی کوردستانی کردووە بڕیارە ئەمڕۆ وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە پەرلەمانی کوردستان و تێدا تاوتوی ئەو نامەی سەرۆکی هەرێم بکرێت کە داوای کردو هێزی پێشمەرگەی کوردستان ڕەوانەی کانتۆنی کۆبانێ لە خۆرئاوای کوردستان بکرێت بەمەبەستی ئەو کانتۆنە بەمەبەستی پاراستنی ئەو کانتۆنە لە هێرشەکانی چەکدارانی داعش. هێزی پێشمەرگەی کوردستان ئایا لە توانایدا هەیە هێزێک ڕەوانەی کانتۆنی خۆرئاوای کوردستان بکات لە کاتێکدا خۆی نزیکەی 1050 کیلۆمەتر سنووری لەگەڵ چەکدارانی داعش هەیە و لە زۆربەی هەر زۆری ئەو سنوورەشدا لە شەڕ و پێکداداندایە لەگەڵ چەکدارانی داعش. ئایا ئەو پێشمەرگانەی ڕەوانەی کانتۆنی خۆرئاوای کوردستان دەکرێن بۆ پاراستنی ئەو کانتۆنە پێکدێن لە پسپۆڕ و ئەوانەی کە مەشقیان لەسەر چەک کردووە یان پێشمەرگەی ئاسایین و بەمەبەستی شەڕکردن ڕەوانەی ئەو کانتۆنە دەکرێن. ئایا لە ئێستادا نردنی هێزی پێشمەرگەی کوردستان چ سوودێک بە کانتۆنی کۆبانێ لە خۆرئاوای کوردستان دەگەیەنێت لە کاتێکدا ئەو کانتۆنە توانی بۆ ماوەی زیاتر لە مانگێک لە بەردەم چەکدارانی داعشدا بەرگری بکات و لەم دوای یانەشدا بڕێک لە چەک و تەقەمەنی و پێداویستی پزیشکی بە فڕۆکەی ئەمریکی لەسەر ئەو کانتۆنە بەردرایەوە و گەێنرایە شەڕوانانی یەکینەکانی پاراستنی گەل لە خۆرئاوای کوردستان. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتەوە قسەکردن لەسەر نردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کانتۆنی کۆبانێ لە خۆرئاوای کوردستان بە سوپاسەوە میوانداری مستەفا چاوڕۆژ بەرپرسی مەڵبەندی پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستانمان کردووە کە هاوکات ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانیشە. کاک مستەفا بەخێر بێت بۆ ئۆستۆریۆ نارتی. زۆر سوپاس بۆ ئیهتیمامتان بە کۆبانی و بە پێشمەرگە. منیش لێرەوە سڵاو نێرم بۆ هەموو یەکەیەکەی و پێشمەرگانی کە لە سەنگەران لە کۆباشیەوە لای جەلەولا تاکو کۆبانی و هیوادارم سەرکەوتوو بن و سوپاسیشیانەکەین. لێرەشەوە سڵاو نێرم بۆ کەسوکاری هەموو ئەو شەهیدانی کە لەو ڕێبازە پیرۆزە لە پێناوی کوردستانە شەهید بوون بۆ کەسوکاریان سوپاسانەکەم. زۆر سوپاس بۆ تۆ. کاک مستەفا نردنی هێز بۆ کانتۆنی کۆبانێ ئەمە نەخشەی بۆ دانراوە ئایا ئەزانرێت چه هێزێک ئەنێرن ڕێژەی ئەم هێزە حەجمی ئەم هێزە چەنە وەکو عەدەد چەنن ئایا تەنها چەک و تەقەمەنی ئەبن و پسپۆڕ ڕەوانە ئەکرێن پێشمەرگەش ڕەوانە ئەکرێ بە شەڕکردن. وەڵا خۆی دیارە ئێمە دەمێکە هەرچیمان پێ بکرێ شان بەشانی ئەو جەبهانەی خۆمان کە بەردەوامە چیمان پێ بکرێ بۆ کۆبانی و چکە بەشێکە لە میلەتی خۆمان ئەو شەڕێک کە لە کۆبانیە تاکو ئەخیری لای خۆمان شتێکە زنجیرەیەکە بەسراوە بەیەکەوە هەمووی لەگەڵەوانەی کە لەگەڵ تیرۆریست و دوژمنان و ناحەزانی خەڵکی خۆمان. من پێم وایە خۆشیان ئێستاەوەی کە ئەکرێ و ئیمڕۆ لە پەرلەمان هیوادارم بڕیاری لێ بدەن بۆ هاوکاریکردنیان و ناردن و هەموو لەسەرەوە پێم وانە کەسێک معارض بێ، یعنی هەموو لایەنەکان چکەم شەڕی هەموو میلەتی کوردە، شەڕی هەموو حیزبەکانە، شەڕی تاکە حیزبێک نییە لاف و گەزافی پێوە لێبات، هی هەموو خەڵکی کوردستانە ئەگە تەماشای شەقام بکەی دەمی هەر کەسێکەکەیتەوە مایکەکانی هەموو تەلەڤیزیۆنەکان لە هەر کەسێ پرسیارەکە جانی خۆی بەختەکە پشتیوانیەکە دەمی خۆی ژێڕێتەوە ئەڵێ بەشکم شتی نێرم هەم بۆ پێشمەرگەکان هەم بۆ ئاوارەکان هەم بۆ ئانی کۆبانیش. جا ئەمەی کە ئەچێ بۆ ئەوێ من پێم وایە ئەمە بێ بە دراست بێ، شعارات نییە وەڵا پێشمەرگە ڕۆیشت و ئەوە بێ بڕوا و باش ئەو دراسێ پلانتان بەدانەوە. من ئەوەی بزانم دیارە خۆتان ناگاتان لێ چەند دەورەیە کرایەوە لەم بینە، چەند دەورەیە کرایەوە لە ئەڵمانیا و لە شوێنی تر خەڵک چوون بۆی شارەزا بنەسەر هەندێک شتی پێویست ئەوەی کە ئەوان پێویستیشیان پێیەتی ئیمڕۆ من خوێنمەوانێ نوێنەرەکانی خۆیان ئەڵێ ئەمە پێویستیشمان بە ئینسان یەکو پێشمەرگە ڕەنگە نەبێ پێویستیمان بە چەک و تەقەمەنی پێویستیەکانی شەڕە. ئەمە بەشێکێتی بەشەکەی تریشی خۆمان ئەگەر ئەبێ کە خەڵکێگە نێرین بۆوێ ئەبێ باشترین و دڵسۆزترین و ئازاترین خەڵک بنێرین بۆیە خۆ ناینێرین لەورەی موقف تەسجیلکەین وەڵا بڵین پێشمەرگەمان نادوو لەو لە سەری شەوانێ احترامن بە سەری شکا و بە وەزعێکەوە بۆمان بێنەوە ئەو قارەمانانەی کە لەوێ مقاوماکەن ئەو مانێک و شتێکە بە کچ و کوڕیانەوە شتێکیان تۆمار کردووە کە هەمومانە بێ شانازی پێوە. باشە ئێوە دراسی ئەوەتان کردووە کە کێ ئەنێرن یان دیاریکراوە یان ئایا سەرۆکی هەرێم لەگەڵ ئێوە کە هێزی پێشمەرگەتان هەیە وەکو یەکێتی قسەی کردووە بۆ یەکێک شە بنێرن؟ وەڵی بۆ ناردنەکە نازانم چکە ئینسانە بێ بزانێ، بەڵام حتمما
کە ئەوە ئەکرێ بێ دابنیشن لەگەڵ ئەو هەیەتی کە پێویستە لێوێ بێدەوەی کە عیلاقی بە معنیە بە تایبەتی لەگەڵ کاک مستەفای سێقادر کە وەزیری پێشمەرگەیە لەگەڵ هەمووانەی لە هەردوو لا چیە بەرنمەیەکی باش بنێدە ئینا خۆتۆر بڵێ وڵا خەڵگە نێرمەوانە پێم وایە ئەوان ناوانی سفادی لەکەن خۆشمانە بێ بەرنمەیەکمانە بێ هیچ شتێک بێ بەرنامە نەبێ بشتی دەگە بەرنمەیەکی باش نەبێ نەخشە ناوی ئەوەی کە یەکینەکانی پاراستنی گەل چەند جارێک ڕایانگەیاندووە باسی ئەوواکەن کە ئەوان پێویستیان بە سەرچاوی مرۆیی نییە پێویستیان بە پێشمەرگە نییە بیان نێرن بۆی شەڕکەن ئەوە لە ئێمە مرۆڤمانەیە کە بتوانێت چەک هەڵبگرێ و شەڕکە بەڵام کێشەوەیە کە چەکمان پێ نییە ئەمەی کە ئەڕات تەنها پسپۆڕ و ئەوانن کە مدەڕبن لەسەر ئەو چەکە تازانە یان چەکیشان لەگەڵانێرن حت من چێکیان لەگەڵان نردویانە خۆتان ناگاتان لێ لە چەند ڕۆژ بەڵێ بەشێک لەو چەکان نردووە بەڵام ئەوان ڕایگەان کە ئەوە کافی نییە کافی نییە منیش بەرەنگاربوونەوەی داعش ئەوەی کە خەڵکیش بەشمانەدا ئەوەی کە وڵاتانی ئەوروپا بەشمانەدەن ئەوەی کە خۆشمان لەگەل لە مەغزەنەکانی شادامان ناوە ئەڵێ ماڵی ڕۆژ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ئێمە ژەوەی کە هەمانە مەفروزە هەمووی بینی دەروانێ و لەوەی کە هەیە وشتی متەتەوەر و پێویستیە بەشی ئەوانیشی لێبین چکە شەڕەکە لەوێ گەرمە ڕاستە لای خۆشمان لە حدودی 1050 کیلومتر هەموو ڕۆژێ دوێنێ و پێرە لە هەموو جەبەکە شەڕ بوو لە قەرەکە شەڕ بوو لە چێ شەڕ بوو بەرەوە ئەبێ باشترین شتێکیان بۆ بنێرن کە ئیسفادەی لێ بکەین یان خو کلاشکۆفیان ناوێوان بەنگە وەکو هەندێک باشە هەرێمەوە چەکانی هەیە کە ئەوان سوودی لێوەربگرن و بتوانێت بۆیان بنێرن وایە شتانی کە هاتوو ینی بەشی ئەوە چەکی قورس هەیە کە ڕەوانەی کانتۆنەکانی خۆراوە ئەگەر بیڵم بگە ئەگەر بیڵم بگات و بەو شێوەیە ڕەنگە بەشی ئەوانی ژەکە باشە بۆ ئەگەر بیڵن بگایانی ئەوە زمانەتی وەتان وەرنەگرۆ کە بگانە زمانە تورکیایە تورکیا خۆ دەزانی ئێستا تا ئێستاوە هەموو دنیا مەسەلەن ئەوە مایک ڕۆکەر کە یەکێکە لە مەسئولەکانی ئەمریکا ئەڵێ تورکیا هاوکاری داعژەکە جوینچیری لە ئەندەنوسیا واڵێ فلانیان لە شیکاغۆ واڵێ لەبەرەوە خۆشتە نەگەن تا ئێستا حدودەکەنەکە دوێنێ تەسریحێک دراوە کاڵ ئێمە ئامادەین بڕوا بەڵام ئەوە تا ئێستا نەچوتە سەر مەیدانی عملی و ئەوەش ئەگەر ڕەنگە 100 پێچووپەنای تری بۆ بێنەوە ئەمانە من پێم وایە ئەبێ شتێ بکرێ بۆیان و ئەو خەڵکە ڕێگەیە بدۆزرێتەوەوانی چکە بتێوە لە ڕێگەی خۆمانەوەی بینێرین زۆر جار خەڵگەڵەوە بۆ ناچن خۆ حدودەکەی بە قامشلی و بە دیێرکەوە نیە تۆ پەڕیتەوانێ بەری ئەوبەر هەفتا تقریبان زیاتر لە چەند کیلومتر بێ بەناو عەرەبانە بڕی کە بەدەست خۆیانەوە ناتوانانی با وەکو بەڵێ باشە کاک مستەفا ینی تورکیا کە ئامادەی ڕێگە بە هێزی پێشمەرگە لە سنوورەکانی ئەو بڕۆنە ناو کۆبانیەوە باسی ئەوەی نەکردو کە ڕێگە ئەیە چەکیش بڕوات یان نا وڵای تێبێ هەمووی بڕایدنی کە خۆ پێشمەرگە بێت چەک ناڕۆ پێشمەرگە خۆ بەدەستی بەتاڵ ناڕ باش ئەگەر لە حاڵەتێکە بۆ نمونە تووشیان ڕێگەی نەیە چەک بڕات لێەوە ئەوەی کە دوێنی و پێرێکرابێ بە هالی بەو تیارانی کە ئەمریکا کردیان هاوپەیمانەکانی تر چیان کرد ئەبێبیلەوە باشە بەڵام ئەی تۆپ چۆن لە تیارەوە ئەگاتە دەبا باڵەگرێت تیاری وایە کاکە وەژە لەگرێ هالیکۆپتەری وایە شتی ترە لەگرێ ئەتوانێت لە شوێنەکە ئەگەر بیانوێ هەموو شتێک باشە قسە لە سەرواکرێک کە بەشێک لەو چەکانەی بە فڕۆکە بەردراوەەوە بۆ شەڕوانان نیەپەکە کەوتۆ دەست شەکدارانی داعش تۆ زانیاری و چێ لەوبارەی زانیاری منەوەیە لەو ئەگەر 20 فەردە بێت یەکێ لەو 20 فەردەیە فەردەیەکی کەوتۆ بەلای ئەوانە بەڵام ئەوەش ئیسفادەیان لێ نەکردو ئەمریکیەکان خۆیان بەین لیانەوە تەقانیانەتوانێت ئەوە ئاخری خبرەکە بەڵام وێنەیان بڵاو کردۆ شەکدارانی داعش کە و سنووقانە کەوتۆ دەستەوە بازم یەک سنووق کەوتو دەزەوانی جا و سنووقە ئێناندە خۆ برادران خۆیان پێمان گەشتووە هیچ خۆ مەفروز نییە ئەوانیان یەکە شتێک نەگەشت پێ بڵێن پێمان گەشت باشە لەبەرەوە ڕاز نییەوە ئەمڕۆ پێ وایە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان ڕەزامەندی لەسەر ئەو پرۆژە بڕیارە دەرەبڕێ بۆ نردنی پێشمەرگە بۆ نایکانی خۆ تاگەر پێشمان نەچێ قەرارەکە بێ هەبێ بۆ سبینێ بۆ دوی بۆ مانیشتر ینی مەفروزەوە قەرارە هەمومان ئەوە ماوەیەکە لافوگەزاکی پێوە لە این کەس نییە ئەو قسەیە نەکا کە بڵێ هاوکاری و پێشمەرگە و چی پشتیوانی لەبەرەوە بڕیارە دەن قەناعەتم وایە ئیمڕۆ بڕیارە دەن بۆ نردنی جا بەڵام شێوەی نردنەکەی وەکو تۆ باس کرد ئەبێ بەڕێک و پێشی بەرنامەیەکی باشی بۆ ئێوە تا ئێستا قسەتان لەسەر ئەم بابەتە نەکردووە چاوەڕێی چین چاوەڕێی ئەوەن پەرلەمان بڕیارەکە بدات و پاشان لەگە وەزارەتی پێشمەرگە دانیشن لەسەر میکانیزمی نردنەکە و چۆنێتی ئەگەر بیتوێ بە عشاری بیکەیت و بە ڕەغەبات بیکەیتەوە هەموو ئەڵێنەوەی نردمان و بەڵام ئەمە بێ جەنابی کاک مەسعود کە تەحویلی کردو بۆ پەرلەمان ئەمە بینی دوو سنووری دوو دەوڵەتە ئەبێت تۆ بکەیت کە موافقەتی پەرلەمانی خۆمانی لەسەر بێ حتممەوانیشیەکەنی جا لەبەرەوە ئەوە بێ کە ئەو بڕیارەگرا بێ دابنیشی ئەمە چۆن ئەنێری چۆن قسی لەسەرەکەی ئەوە ژیشی پەلەیەی ئەوە نییە ینی مەفروزە
هەر ئەو قەرارە کە دەرەچێت سبەی دوی دابنیشتی و چی ئەنێری و بە شێوەیەکە چێ بۆیان جێبەجێ باشە تا ئێستا وەزارەتی پێشمەرگە مخاڵەتەوەی ئێوەی نەکردەوە وەکو مەڵبەندی پێشمەرگەی یەکێتی وەڵای ئێمە دایمە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە بەڵێ مەبەستم بۆ نردنی هێز بۆ کۆبانێ تا ئێستا قسە نەکراوە باسیەوە نەکراوە باشە پێ دوایە دوایان بڕیارە وەزارەتی پێشمەرگە پەنا بۆ واهێنێک لەگەڵ ئێوە بکە ئەگەر پێویستکات ئەگەر پێویستکاگە داوای کریمەش بەشی خۆمان خەڵکمان هەیە پێشمەرگەی باشمان هەیە فەرماندەی چاکمان هەیە و درێغی ناکەین لەوەی کە پێمان بکرێت چۆن لە جەلەولا و لە شنگال ئەگەر بمانوێت چی ئەکرێ بێ بەشی ئەوانیش لەو پێشمەرگانی خۆمان بووە بکەین کە سەرکەوتو بە سەرکەوتنیێوانی ئێمە ژیاوان باشە کاک مستەفا هەرێم ینی زۆرجە لە مێحوەرەکانی شەڕا قسە لەسەرەوە کرێت کە چەکی تازە نەگەیشتووە بۆکو پێویست چەکی قورسیان لەلا نیە بەڵام سەری وا کرێت کە چەکی لیشوو بوو بینێرە بۆ کۆبانێ وەڵایی خۆ ئەوە پێم وایە ئسا وردە و دەشتەکان زۆر بووە وەکو باسم کریمان بێ مەغزانەکانمان بکەین و بینی دەروانێ ینی ئەوەنەمان هەیە هەموو دوولامان ئەگەر بەجددی و بەڵانی مەغزانی حیزب طبیعی حیزبی ژەیەتی حکومەتی ژەیەتی هەردوو لاشمان خۆ ئەو حکومەتە ئەو وەزارەتە لە چی پێێت لە خۆتی دوو حیزب هیکامتان چەکی باشتری لە خۆی بۆ هینکە حیزب شێتی ئەگەر یەکێتی قوتی نەبێ و ئەگەر پارتی نەی بە چینە لەمانی چێ نەمانی ترکەوە باشە مەزانی کامتان پێ دوایە چەکی باشتری تایە وەڵی شەڵا هەردوو لای من نازانم خۆ بەڵام ئێمە هەمانە درێژیشمان نەکرد لە شەڕەکانی ئەو شەڕانی کە کردومانە هەمووی لە سەدامان گرتووە ئەو شەڕانی کە لە ڕابردوو شەکردووان خۆ پێشەوە نەحولەفا هەبوونا وڵاتەکانی تر هەبوو کە بێنە مەدانەکانی خۆتان ئاگادانەوە چەند مانگیشە و چەند ساڵیشە هەم شەڕی سەدامان پێکردووە هەم شەڕی تیرۆریستمان پێکردووە شەڕی تیرۆریستانی هەورامانمان پێکردووە شەڕی هەموو شوێنەوە بوو کە چەگەیە لەسەر چەک ناکەوێت بەپی زانیاریەکانی تۆ مەغزانەکانی چەکی یەکێتی و پارتی باشتر چەکیانتیایان مەغزانەکانی وەزارەتی پێشمەرگە وەڵی جاوە من نازانم خۆ من لە مەغزانە نیم بەڵام ئێستا من ئەو ڕۆژە یەکێکم لەو مەسئولانی کە لە وەزارەتی پێشمەرگەی بینی وتی چەکی باشمان بۆ تۆ تا داوای گوتی کتابێ بکەن ینی بۆی بۆمان بنێرن ینی بۆی بزانێت کە ئێستا چەکی باشەیە لە وەزارەتی پێشمەرگەش ئەوەی کە هاتووە بە جۆرەیەوەی کە باسی دەکرێت وەزارەتی پێشمەرگەلی مەسئولی جاگەر لەولاوە شتێک لەملا لەولا نازانم بەڵام بەشی جەبەکانی ژینەراوە بەڵشتیم لە لای خۆشمان جەلولا کەم و زۆر نسبەتێک گەر هاتووە کاکە من ئاگەم لێتی بەڵێ چەکی تازە تازە بەڵێ ئەی بوو بەشەکانی لە فەرماندەی و بیدایە دوا بوو بیدایە تاکو ڕێگە کرێ و ئەوە بیدایەت لی نەبوو بەڵام ئێستا بە کەم و زۆر ناڵێم لە 100% ینی هەمووی هاتوو بۆ یێرە بەڵام بەشی ئێرەشی بە نسبەتێک لێدرا بەڵێ باشە ئەو چەکە تازانەی کە هاتوو چۆتۆ مازانەکانی وەزارەتی پێشمەرگە و ئەم لە ئەولایی کە خوت پێ وایە ئەم لە ئەولا هەبێ وڵی من لە مەتار نیم کەدا ینی نن لە مەتارم کەدا بزی بزان بۆ کوێچێ بەڵام من لەوە لە زمان کاک مستەفا کە وەزیری پێشمەرگەی ئەڵێت چەکانمان بەدەست گەیشتۆ بنیش لە زمانەوە قساکەم خۆ من لە مەغزنم لە وەزارەتی پێشمەرگەش دەوام هەیە بەڵێ کاک مستەفا ئەو چەکانەی کە لە چەند ڕۆژە ڕابردووە ڕەوانەی کانتۆنی کۆبانێ کراوە بە فڕۆکە ئەمریکی بەردرایەوە ئەمانە چەکی چێ بوون کێناردی وەڵی جاوە قسەی زۆر لەسەر کرا من حەزەکەم ئەو قسەیە بکەم هەر چەکێ بنێرێ هەر کەسێ بینێرێ ڕووسوودیە هەر کەسێک بینێرێ پشتیوانیە بۆ هی میلەتی خۆمانە هەر کەسێک بینێرە دەستخۆشی لەکەین ئەگەر یەکێتی نادبێتی ئەگەر پارتییان هەر حیزبێکی تر ئەگەر هی یەکێتیش بێ وڵای کارێکی باشیان کردو بەڵام یەکش دەڵێن لێرەوە ڕۆژتین و خۆی سا خەڵی گوێی لە قسەکانمە پێویست ناکە بکەینە ئەو وەزە ئەو نردی ئەو نردی چیمان پێکرێ ئەوە ئەرزووە گەز ڕۆژی ئەوەیە کە پیا و مەردانە بێتە پێشەوانەیە چی پێکرێ بۆ ئەوانیش و بۆ هەموو جەبەکان کەموو باسی پێشمەرگەکەین پشتیوانی لێ بکەین پشتیوانی بە هەموو ئەو پێویستیان ناکرێت بە چەکیشەوە بە ئیمکانەتی تریشەوە بە ژیانی چاکردنیەوە بە یەکە سوکاری شیرین جە لەبەرەوە ئەو چەکانی کە نێراوە خۆتان بینیتان لە تەلەڤیزیۆن و لە ئیعلامەکانوانە کۆمەڵێشتی لەسەر خەریب بکوێتە ئەوەی شتێکی ناخۆش من پێم وایە ئەوە خراپە بەڵام یاگەزی لە هەموو شتێمەترە بۆ میلەتی ئێمە باشە بەڵام بەیاننامەی فەرمی لەبارەوە دەرچوو ئەنی یەکێتی نیشتمانی کوردستان بەیاننامەی فەرمی دەرکرد کاڵێ ئەم چەکانە ئێمە نردوومانە ئێمە لە بەشی خۆمان نردوومانە بەڵێ دوێنی و پێرە تاقیقیش کرا لەوە بەڵام ئەگەر ئێمە ژنادبێتمانی میلەتی کوردەهی شخصی کەس نییە بەڵێ ینی ئەمە یەک لە بمەوانێکە چەکەکان هی ئێوە بۆ یان شەریکایەتی بۆ لەگەڵ پارتی وڵی هی ئێمە بوو بەڵامی تر ئەگەر ئەوانش حتممە تریان نردووە نازانن چکە دەرکەوت کە ئێمە نردوومانە بەڵام دیارە
ئەوە مشکلەیەک نییە ئەوەی ئێمەش نات بێتمان هی ئەوانە ئەگەر ئەوانش بینێنی ئێمە من بۆ نەفەسە قساکەم منەتی دیانی زۆر ئینیتیان نییە قوڵکرێتەوانی و سەحافۆی دنیا پێوەی مەژغوڵە و تەلەڤیزیۆن پێوەی مەژغوڵە و بەیانی لەسەر دەکرێت هەر کەسێ بتوانێت پشتیوانی لە میلەتی خۆی بکات لە هەر بەشێکی کوردستان سبینێ لە جۆرجیا کوردەکان پێویستیان پێیان بێ ئێمە مەفروزە بچین پشتیوانیان لێ بکەین لەبەرەوە ئێمە قەزیەکەمانێکێکە ئەهدافمانیەکە دوژمنمانیەکە بە تا هەموو ئەو وڵاتانە و هەموو ئەوانەی کە پشتیوانی داعشەکەن و داعش بە هەموو قۆتی خۆی و چەک و جبەخانی خۆیوانیاتۆ بەگژ ئێمە شەڕەکە لە کەوتوتە لای ئێمە حەزەکەم لێرە شو یەکشی بڵێم هەموو خەڵکیش بزانێ ئەو دیواری کە پێشمەرگە و پێشمەرگەی کوردستان دروستی کرد لە بەردەمیدا بەشابێ خەڵک و عێراق و حکومەتی عێراق و هەموو خەڵک مەمنون بێ ئینا لە شۆڕۆژێکە 6 فقی خۆیان تەسلیم بوو جا لەبەرەوە پێشمەرگە شایستەیەوەی هەموو شتێکی بیرێتی چەکی بیرێتی ئەوەی کە لە کۆبانیە لەگەڵەوەی کە لە جولا هیچ فەرقی نییە بەڕۆشتنی هێزی پێشمەرگی کوردستان بۆ کۆبانەیە پێ وایە هیچ لە هاوکێشەکە ئەگۆڕێ لە بەرامبەر چەکدارانی داعشە من نازانم خۆ هاوکێشە وەزئی دەولی زیاتری گۆڕێت بەڵێ مەبەستم بۆ کۆبانەیانی لانی کە مەتوانن بە ڕێژەیەکی باشتر داعش دوور بخەنەوە لە کۆبانێ یعنی ئەگەر دەمەتیش بێ مهمە ئەگەر پێشمەرگە و خەڵکی بەتوانات و حتمما ئیسیفادە لە توانایەکەنەوە ئەوانە لێوە بڕیاردن کە خۆیان لە مەیدانی شەڕەکان من لێرەوە بڵێ مەڵا ئەگەر 100 کەس چوویتە دنیا خۆین و دنیا ئەکەینە بە شامی شەریف وان نییە ئەوەی کە لەوێ قیادەی و شەڕاکە ئەوە دەوری خۆیە بینێ ئەمە لێرە پشتیوانێ بێ بۆی و کوباسشم کرد ئێمە مەسەلەکە ئەشخاصنی مەسەلەکە پێویستی و مستەلزەماتی شەڕ باشە باسمان لەو چەکانە کرد کە ڕەوانە کرا بۆ کانتۆنی کۆبانێ تو ئاماژەت بە یاوتە چەکەکان هی ئێمە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئاگادار بوو لەوەی کە ئێوە ئەو چەکانە ئەنێرن بۆ کانتۆنی کۆبانێ حتمما لە شوێنێک و بار کراوە خۆ بێ ئاگادار بن ینی من پێم وانییە ئەکۆ بارکرا بوو لە سلێمانیا لە هەولێرەوە نازانم نازانم جدی نازم لە چوو بار نازانم بارکرا و دوێنێ ئاخر بۆیە وتیانێ و قسە شتی زۆر لە سەرەکە من نامێ بچمە وردەکاریەوە چونکە ناخۆشەوە با ئێمە شتێ بکەین کە میلەتەکەمان یەک ڕیسکەین شتێ نەکەین تو وابزانین دنیاما ئەگەر ئێمە ژنات بێتمانی تر ئەم هینەی بۆچێنی ئەم کۆمەڵە ئیعلان و میعلان و ئانە من پێم وایەوە کە خۆ خەڵک گوێرێ یعنی کەناردوومانە شتێکی زۆر چاکمان کردووە شتێکی زۆر باشمان کردووە واگەر ئەوانیش ئاگادار بنیان ناگادن من هەر شتێکی باشە هیوادارم هەموو لایەکمان بتوانین دەیان جار لەو بابەتە زیاتر بنێرین بۆیان بەڵێ باشە بەڵام ئیعلانەکە ینی هەر ڕاگەیاندنەکانی من پێم وایە خۆتان کردیان ڕوونکردنەوەیکی باشیانە لە هاوڵاتیە دوێنێ لە شتێکی جوان نووسرا بوو هەم مقابلەی لاوریان کردبوو کە بە شەرحیەکە ئەڵێ ئێمە ینی کە مەسەلەکەوە نییە مەسەلە مزایدە نییە مەسەلەکە ئەوەیە کە ئێمە شتێکی باشمان کردووە هەموو لایەکێکیش پێی باشەکەی بایی باشتر بکات شتی باشتر بکات ئەوە سەرکەوت نەبووە هەموو لایەکمان بەڵێ تۆکو بەرپرسی ماڵنی پێشمەرگە ئاکات لەوە نەبووکە نایشی منەوە ڕێژەی چەکەکان چەنەوە عیلاقی بە ئیشی منەوە نییە چکە من ئیشەکەی من جیاوازە من ئەگەر لە جەبەکانە پێویستکە لە شەڕەکانە پێویستکە وەکو برادرانی ترکە وەکو مەسئولی جەبەکان لەگەڵ لەو برادرانە مشارەکە ئەکەین و لە ڕووی فکری و لە ڕووی ئیش و کارەکانەوە پشت و پەنا ئەبین پێشمەرگەکانمان هوشیارەکەینەوە ئەوە ئیشەکەی ئێمەیە من لێرە بەڵام لە کات و هەموو کاتێکی پێویستیە لەوێ بووم لەگەڵیان نابوو باشە تۆ ماوەیەکی زۆر بەرپرسی محوەری جەلۆلا بوویت لە دیالە لە پارێزگای دیالە ئێستا ڕۆژی ئەو محوەرە چۆنە ڕۆژی هێزی پێشمەرگی کوردستان لەوێ چۆنە ئەو گلەییانەی کە ئەو کاتە هەبوو ئایا ئێستا هەرماوە وڵاو کاتێک کە من لێ بووم باش بوو ئێستاش دوایەوە دیارە وەزعێکی ناتەبیعی هاتە پێشوانیە کۆمەڵی شوێنمان لێ ژیرە ئێستا ئێمە لە هەموو ئەو مواقعانی کە پێشمەرگەی لێە و برادرانی کە لەوێن سەرپەرشتێکی باشی یەکەن کۆمەڵی کادری باشی لێ مەسئولی عسکەری و شارەزایی عسکەرین لەوێ و توانیوانە دیوارێکی باش دروستکەن بۆ نمونە خۆشتان بینیتان تۆ تەماشایەوە مەکە سیارێکی ئەتەقێتەوانە بیسی پێشمەرگە شەی دەکرێت ئەو معنای ئەوە نییە کە ئێمە جەبەکەمان شکاوە دوێنێ لە قەرەتەپە پەلاماریان ناوە لە دێی ئەو ناوی چییە لەو تاتران و لە عەلی سەرا و ئەوانە نهاتون موقعی پێشمەرگن هاتونەتە ناو دیەکەوە چەند شتی خراپیان کردووە بەڵام پێشمەرگە لە شوونی خۆیتی بەڵام ڕەئی من ئەمە ئەبێ عیلاج کرێ ئەمە ناکرێت ئێمە هەروە بینین و تەماشا بکەین و ئەوان هەبێن مەفرەزە بکەن و ئێمە لیان نین و میەکەن ئەمە ئەبێ دابنیشین بە جۆرەی وەز و ئیمکانەتی خۆمان نەخشەیەکی باش دابنین کە ئەم وەسعە چارەسەرکەین و ئەو دڵە ڕاوچەیە ئەو خەتەرە نەمێنێ
نەک لەوێ لە هەموو شوێنەکانی باش ئەی بۆ شاکی ناکەنێنی ئاخرەوە هەموو مستەلزەماتی خۆی ئەوێ یعنی بە قسە ناکرێ بەڵام مستەلزەماتەکە پێشتر باسی ئەوواکرا کە پێشمەرگەی هێزی پێشمەرگەی کوردستان چەکی پێویستی پێ نیە خۆتەڵی چەکی باشی نییە خۆ مەسەلا مشتی چەکی دەولیە باش وەزعی دەولی ئێستا هەموو دنیا دژی داعشە سنووری بە محوەرێکی ترەوەیە کە ئێران بە هەمان شەوە دژمنی داعشە ینی هەمووەمانە یارمەتی دەرنین بۆی کە ئێوە پێشڕۆی باش بکەن و زوو بە زوو پلاندانێن بۆ خۆ لە منطقەی دووسخورمات و لەوێ کۆمەڵێ بە هەبکاریش لەگەڵ هێزی بەدر و لەگەڵ هێندی هێزی لەوانەی کە شیعەن بە مشتەرەکێ کەسە شوێنی خۆی بە دیاریکرا و جاری پێشوو من لە لێرەوە قسەم کرد لە 40 کیلومتری زیاتر چوونەتە پێشۆ لە خەتەر لەسەر دووسخورماتوانە لێرەش ئەبێ ئەوە بکەین ئەبێ دابنیشین بەرنمەیە دابنین نابێ لێ گەڕین هەروە بێن و ئەوان مەفرزە بکەن و قەناس بتەقێن و بێنەوە بکەن ئەوە ئەبێ دیارەوە قەراری سیاسی باش لەو محورێکی ئەو قرارە سیاسیە یا سەرۆکی هەرێمە یانەوە خۆتانیەن هەم سەرۆکی هەرێم هەم ئەوە هەیەی کە ئیش و کارەکانی لە وەزارەتی پێشمەرگە و لەگەڵ و برادرانی خۆمان کە لەوێ ینی کاک شێخ جعفەر کە لەوەیە ئێمە کە لەوێین کاک مەحموود کە لەوەیە عەدنان کە لەوێ دانیشین لەگەڵ ئەوانەی کاوکاریشمانەکەن ئەبێ دابنیشین بەرنامێکی باشی بەدا باشە کاک مستەفا ئەمە ڕاشکاوانە پێم بڵێیت دەوری ئێرانیەکان لە محوەری دیالا چییە؟ وڵا خۆشتی شاراوە کاکە نییە خۆ ئێستا کە لە ئێرانیەکان شتوپەنابوون بۆ ئێمە شتوپەنابوون بەڵام ئەو هێزانەی کە لە هێزی شیعەکان بە جەماعەتی خۆراسان و بەدر و سەلام و ژینیانەیە هەموو لەوێ بوون و لە شەڕەکانە بەشداریان کرد و دیارەوان دامی ئەوانی خۆیانەکەن خۆوانێ خەت ناکەن دامەکە ڕاستە خۆیە یان ناڕاستە خۆیە لە هەموو پێویستیەکان هەموو پێویستیانی کە پێویستی نادویانە من خۆم ینی دیومەیەنەوە نییە بی شارینەوانە وە سوپاسشیانەکەین باشە ماوەیەک چەند وێنەیەکی قاسمی سولەیمانی فەرماندەی سوپای قوسی ئێران بڵاو بوو کەوترا ئەمە لەو ناوچەیە بە پێی وێنەکانیش بێ بۆ ماڵتەق چەند پێشمەرگەیەکی لەگەڵایە کە جلی کوردیان لەبەرە و دیارەکەمانە لە بەرەکانی شەڕان ئەمە تا چۆن ڕاستە ڕاست من خۆشم لێ بووم من خەو کاتێ لێ بوو من لە ڕۆژنامەی ڕوودا و لیان پرسییم لیان پرسییم وتم کاکە تیشکی ڕۆژ بە بێژنگ ناگیرێ بەڵێ قاسمی سلەیمانی لێوێ بووە و لە سەرپەرشتی هەموو هێزەکانی شیعی کردووە کە لە شەش ناوەکانم بردن بەدر و چێ و چێ و ئەمانە ئەو سەرپەرشتیانەکە لەبەرەوە شتێکی غەریبنیە لەوێش بووە لە شەڕەکانی مەخموریش بە ڕسمەوە دەرکەوت لەوێ بووە لەگەڵ پێشمەرگی ئێمە شارڕسمی گرتووە لەوێ بووە ئەوە کاڵی دامی ئێرانی خۆیمە نەماشارێتوانێت ئێران پشتیوانی لێ کردوین بەڵام کە لەوێش بووە لەگەڵ هێزەکانی شیع لەوێ بووە کە لەوێژەی بینی لەوێژ لەگەڵ پێشمەرگا ڕەنگە ڕسمی گرت بێتەوە یان لەگەڵ پێشمەرگا تەنها ڕسمی گرتووە یارمەتی ئەوەی نییەوە لە نەخش و پلانتان لە دژی داعش شەڕەکانە ڕەنگە کردبێتی تا چۆن سوودی لێوەریژراوە لە نەخش و پلانی ئەوانە بواە لەوی شو خۆشمان بایەوە تواناوینمان هەیە بایەوەی کە ئیسفادە لە وەز و خەریتە و بەرنامەی خۆمان بکەین بەڵام ئەوش کە لێ بووە هەماهەنگ بووین بۆ یەکتری شان بەشان یەک بوو شەڕەکەمان دوژمنەکەمان یەک بووە لەبەرەوە بە یەکەوە کردومان و قاسمی سلەیمانیش لێ بووە بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردووە هێزەکانی بەدر و هێزی پێشمەرگەی کوردستان شەڕ ڕوویا لە نێوانیانە و ئەوترێت کە برینار و کوژراویش هەیە لە نێوانە ئەمە لەسەر چی بوو بوو دیارە خۆ دەزانی ئەمە بەرنمەیەک نییە کە ئێمە لەگەڵ بەدر شەڕمان بێیان لەگەڵ هەر هێزێکی شیعایان هەر هێزێکە لە ساحەکە دژی ئەو تیرۆریستانەیە جاری وایە مشکلێتی پێشەوانیە لەسەر مەسەلەی سێتەرەیەک لەسەر مشت من لەوێنەوەم بەڵامەنگی بزانم ئەوە لەسەر کۆمەڵشتی جزئی بووە شەڕی سیاسی نییە شەڕی ئەم بەرەوبە نیە حاڵەت تێگاتوتە پێشوانی و عیلاجیان کردووە ینی زەوانەت هەیە بۆی کە جارێکی هەڵگە و هێزی شەڕناکەنەوە چەپڵە بە یەک لێ دەست لێ ناترێ بێ هەردوو لامە لەو بستەوە ڕێگە نەدەین یاری بە عقڵمان بکە تا چەند کێ یاری بە عقڵمان بکە گەنجێک یەکێک لەوانی کە لە بەدرە یەکێک لەوانی کە لە شوێنێکە بچی غەڵەتی بکە ئێمە تووشی شەڕێکا ڕامان کێشێ بۆ شەڕەوە شتێکی خراپە باشە چەکدارەکانی هێزی بەدر لەو ناوچەیەوەنی تۆ زانیاریت هەیە هەمویان چەکداری عێراقین یا خەڵکی ئێرانیشانتیایە عێراقیم دیوە ئەوەی کە لێ بووم عێراقیم بەڵێنی ئێران هێزی شەڕکەری تری نەهێناوە بەم دیوە نەمدیوە یەک کەسم نەدیوە بەڵێ ڕەنگە شەخص وەکو شەخص ئەفرادم دیبێ بەڵام وەکو هێز و وەکو قووەتوانە کەسیانم نەدیوە بەڵێ کاک مستەفا
تا چەند هێزی بەدر لەو ناوچەیە بە تایبەتی من قسە لەسەر دووز و یەنگی جۆ ئامرلی و ئەمانەکەم تا چەند ئەوان هەیمەنیان بەسەر بارودۆخەکە هەیەەوە تا چەند هێزی پێشمەرگی کوردستان هەیمەنی بەسەر بارودۆخەکە هەیە ئەنێگە بە ڕێژەبی پێوین چەند بە چەندن وڵا تقریبا خۆی منطقانەمەوەی ئایدی پێشمەرگی خۆمان لێ و بە خۆشمان ینی هێزێکی زۆر باشی لێە بەڵام ئەوانش قوتیانە لە ئامرلی کە خۆیان بەحسە شیعەن و تورکمان و لەو شوێنانە ژەوان تەواجودیان هەیە لە یەنگیجە هەیەە لە منطقی دووسخورماتوو هەیەە لە ئامەرلیانە لە سلیمانبەگ هەیەە ئەوەش بۆ یەکێکە لەو بەرنامانەی بۆ داهاتوو کە شان بەشانی یە بتوانین داعشەکان لەو شوێنانی کەماویشن دەریان پەڕێنی هەن لەوێ هەن بەڵە ینی مەبەستمەوە بوو کە ڕێژەکەیان چەند ئایا ڕێژەی زۆریان کەم ینی چکە ئینسان خۆ دەزانی یەت و ئەڕواوی بەڵە ئەگەر خوا نەخواستە لە ڕۆژێکا بۆ نمونە داعش لەو ناوچەیە نەما بەڵام هێزی بۆ خوا نەخواستی نایە بڵێ یاخوا هەوڵیان نا سەیتەرە بکەن بەسەر خوا نەخواستەکەم بۆ ئەوە بوو ئەوان هەوڵ بن سەیتەرە بکەن بەسەر ئەو ناوچەیە ئەتوانن هێزی پێشمەرگی کوردستان لەو ناوچانە دەرکەن پێم وانێ داعش بتوانێت دەرقەتی داعشنا ببوورە هێزی بەدر یعنی ئەگەر لە حاڵەتێکا داعش نەما هێزی بەدر و پێشمەرگە بە تەنهامانەوە لە ساحەکە ئەوان نەتوانن هەیمەنە بکەن ڕۆژ لە ڕۆژان قەدیمان لەو نەکرێتەوە لەگەڵ هیچ هێزێکی عێراقی لەگەڵ هەموو هێزێکەوانی کە دژی تیرۆریستانن تووشی شەڕبین و هەر شتێکیش بۆ کاتە عیلاجی خۆیەوە ناڵین بکاتە و شەڕێکەکەیمە تووشی شەڕبین لەگەڵ کەسا تا بۆمان بکرێ لەم قۆناغی ئێستا ئەمە سیاستمانە لە داهاتووش بە گوێری ڕۆژی سەما بەڵە باشە بەڵام ینی لەوانەیە لە لای ئێوە ئەوە سیاسەتی ئێوە بێ بەڵام ڕەنگە بۆ هێزی بەدر گونجاوە گە بڵین لەوانەیە ئەمە سیاسەتی ئەوانیش نەبێ لەوانەیە سیاسەتیان بێ لەوانش سیاسەتی ئەوان نەبێ ڕەنگە خۆیان بۆ دانابێ ئەگەر داعش لەوێ نەمامان هەیمەنە بەسەر شوێنەکە بکەن و پێشمەرگەش لێ دەکاری ناچمە کاتی زۆر سان قسە لە سەروانە بکە و ئیشی منیش نییە سا جوابێ بوومەوە ئەگەر ئەوان هاتوویمە چیەکەی چی ناکەینەوە قیادی سیاسی خۆی بڕیا لەو مەسلەیە بێ باش بیریشی لێ بکاتەوە تێگەی لە قسم سەرکرداری سیاسی کوردستان باش بیری لێ بکاتەوە طبعا نەبێ قیادەی سەرۆکی هەرێم و خۆمان ینی هەموو بیلەوە بکەینەوە کە ڕۆژ ڕۆژان تووشی شەڕ نەبیت لەگەڵەوانەوە گە هەشتێکیش بۆ بێ قەراری سیاسی لایە لەوێ لای من نییە بەڵێ ئەوەی تو زانیاری هەبێ لە ئێستا احتیاط بۆ شتانەوە ریژیراوە ینی بیر لەوە کراوەتەوە ئەمە بە خیاڵا هاتووە جارێ بیر لەوەکەین داعش دەپەڕێن بیر لە خەشتێکی ناکەینەوانێ جارێ بکەینە کێشۆ لەگەڵ هیچلایەنی ترایان تووشی شەڕبین لەگەڵ کەسێکە ئینشەڵاوەش قەت نابێ بڕاژ ناکەم بە هەر شتێکیش بێت لە کاتی لە شوێنی خۆیان عیلاجەکرێەوە بەڵێ کاک مستەفا قاسمی سلەیمانی تەنها لە قۆڵی ئەو لاوە با بڵێن هەتا مەخموور ڕۆشت من لەوێ بەڕسم بینیم لە ئەم فەیسبوک و شتانە لەگەڵ ینی سەرکردایەتی ڕزگارکردنەوەی مەخموور کێ کردی قاسمی سلەیمانی بەشدار و لە سەرکردایەتیکردنی ئەو شەڕەیە حتمما خۆشیان ئەڵێن یاران یارمەتی یاوین حتمما ئەوانیش و ئێمەش و پارتی شۆم و ێزانە بوونێنی کە کراوە بەم شارەکە هەموو لایە کراوە بەڵێ باشە ئەو ینی شەبێ خۆ نین بێنێت ینی دامی تر دەکات سەد شتی ترەیە لە ڕووی پێویستی لە ڕووی ئەو شتانەوە بەڵێ یان لە ڕووی لۆجستی و لە ڕووی بۆ نمونە چەک و تەقەمەنیەوە هاوکاری هەبووە کراوە لامولایەکەوە کراوە لە لای خۆشمان لە شوێنی تریش کراوە لە دووسخۆماتوش کراوە خۆم لێ بووم کاڵم کراوەیانی خۆ لە ینی قسەکەم ئەوەیە کە ئایا ئەم ئەمانیاوە بە پێشمەرگە یان خۆیان هاوکاریان کردووە یا لە ڕێگای هێزی بەدر و هێزە شیعیەکانەوە هاوکاریان کردووە ئێمە لە کەس شتێکمان لە بەدر و جەماعەتی بەدر و مایتی وەرنەگرتووە بە جۆرەی پێویستی نەکەن هاوکاریان کردووی بەڵێ ئەو چەند بەرەیی کە قاسمی سلەیمانی لێبوو ئەو ترێ و ڕسمی بڵاو بۆتەوە و تا ڕادێک دەتوانین بڵین هێزە شیعیەکان و هێزی پێشمەرگەی کوردستانیش پێشڕەویان تیا کردووە چۆنە کە قاسمی سلەیمانی پەنای بۆ ئەوە نەبردووە کە بڕاتە پارێزگای نینەوەش ئەو ناوچوانی کە لەژێر دەسەڵاتی داعشان و پێشمەرگە هێرشیان بۆەکە وەڵا ئەوە خۆی زانێ خۆ من مەسئولی لەگەڵ فکری ئەو بەرنامەی ئێران شارەمەوەی شخصەکەم دیوە ئەینایتە بەرنامی خۆیان چیە خۆ نە بە منی ئەڵێن نەلای کەسیش باسیەکەن لای خۆیانەوە هەوا هاتو قیادەی ئەو هێزانی کردو بەرنامی بۆ داناونەوانە اینجا سبینی ژەگەر پێویستکە ڕەنگە بشتێ بۆ ئەی لە مەخموور نەبوو مەخموور و مووسڵ فەرقی چییە؟ بەڵێ کاک مستەفا دوای نردنی ئەو چەکانی بۆ کۆبانێ مەخزنەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ئەو هێزانی کە سەربەیەکێتی نیشتمانی کوردستانن بەشی ئەوە چەکیان تیا ماوە کە ئەگەر لە حاڵتەکە تووشی شەڕێکی تر بوون توانن بینێرنەبەرەکانی شەڕۆ حتمەن هەمانە بەشی ئەوشمان هەیە و شەڵا لەسەر شقەت بەک ناکەوێ وەختی خۆی هیچیشمان نەبوو بە
چینەوە بە ڕژێمی دیکتاتۆری سەدامە بە نیوسنوق و سەدفی شەر لە ناو کەڵک و شتا دەرمانە شەڕمان پێکرد ئێستاشمان زۆر ئەویان شەڕێکی پارتیزانی بوو ئەمایان شەڕێکی جەبهەوی ئێوە مەسئولیەتی پاراستنی خەڵکان لەسەر یعنی ئەوەمان دەبا بۆ ناقیلە و تۆپوشی لە سەدام گوتۆ شتی تریشیەتە سەر بەو جۆری ئەم داعموشتانە حتمما ئینشەڵا قەت لەسەرەوە پەکنا بەڵێ ئەگەر ڕێژەیەکی تری هێندەی ئەوەی ئەم جارش بنێرنەوە بۆ کۆبانێ هێشتا هەر ئێوە کێشەی چەک و تەقەمەنیتان نابێ دووەنگی تریش و سێوەنگی تریش پەک ناکرد ئینشەڵا ئەی بەرنامەمانێن خەڵکی دۆنی دۆستەکان و وڵاتانی ئەوانەی کە وعدیانە ئیتالیایە ئەڵمانیایە هۆڵندایە فەڕەنسایە بەریتانیا هەمووان بۆمانێن وا بکەم فریاکەین تەوزیعیکەین ئەگەر ینی مادەم وای ئێوە بیرتان لەوە نەکردو یا پلانتان نییە کە چەند وەژوەیەکی تری چەک بنێرن بۆ خۆراوی کوردستان وەکو خۆتان وەکویشێتی نازانم بۆ نازانم چکە من ناگام لەو قەرارە نییە بەڵام ئەگەر پێمان کرێهمان بێ نابێ یەک سەعات لێی بۆسین بۆیان بنێری باشە لە ناوی شێتیە چه بڕیارەیە لەوەی چەک بنێرە بۆ کۆبانێ چه بڕیاریەکەەوە چەکە ڕۆژ بۆ کۆبانێ هەبێ سەرکرد نابێ بەیانێکی لەسەر دەنەچوو مەکتەبی سیاسی بەیانێکی دەرکرد مانای سەرکردایەتی مەکتەبی سیاسی بڕیاریەوە بەکوی گشتی بۆ دیارە خۆم ئەگەدار نیم ینی بەڵام ئازان بە جۆری بەیانەکە بە جۆری و برادێنێک کە بینی من قەراری سیاسی بۆ خۆ لە بەڕەغەباتی شخصی نیەوە بەڵێ لە ئێستاە یان دوای گەشتنی ئەو وەجبە چەکە بە کۆبانێ ئەگەرم هێزی پێشمەرگی کوردستانی کە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان قسەی لەسەرەکەەوە بڕێری لەسەریا بڕۆ بۆ کۆبانێ پێ دوایە ئەگەر بڕۆن چ جۆرە چەکە لەگە خۆیان نەبن ئەو شتانی کە پێویستە ئەو شتانی کە ضرورە بەڵ ئەخە پێویست چیە ینی چەکی قورسە استراتیژیە تۆپ و هاوەناتە دیارە لەگەڵ ئەو شتانی کە لە بابەتی تۆپ و هاوەن و ڕاجیمە و ئەو شتان ئەوانە ضرورە بۆەوەن چکەی ئەوەندەکو خۆیان باسییان کرد هەم لەسەر ئینسان پچیان نەکۆتوەڵێش چەکمان بۆ بنێرن هەم لەسەر شتانی کە پێویستە بۆ شەڕە ئەو شەڕی ئەوەیە ئەگەر چیشمان پێ بکرێ بینێرین لە هەموو ئەو شتانی کە ضرورە پێمان بکرێ بینێرین خۆیەتی بەڵێ پێدە خۆیان ئاگادارن یان نوێنەریان هەیە لەو ژنایی کە دروست سەکرێت نەخێن نوێنەریان لێرە هەیە نوێنیان لای هەولێر هەیە لێرە هەیە لە هەمووی هەیە بۆ قسەکردن و تەنسیق و ئیشوکار و بۆ هەموو ئەو شتانە ئەی باشە خۆگەر تەنسیق و شت نەبێ ئەو هەموو تیارەیە کە لێدا خۆ لە خۆی و ناچێت بزانانی چێ لەکوێ چێ لەکوێ بەڵ نەمە بەسم ئەوەیە ینی لەگەڵ ئێوە تەنسیقیان هەیە بۆ ئەوی پێتان بڵێن ئەم جۆرە چەکەمان ناوێ ئەوەمانەوێ وڵاتەوە بیدایەتە منگەریت لە ئێستاوە قسە پێ خۆ تا ئێستا نەچێک بەڵە بۆ ئەم وەژبەیە کە ئێوە ناتان حتمما خۆیان ئەو وەژبەیە کە نێرا لەسەر داوای ئەوان ئەم جۆرە چەکانە نێرایان ئێوە گەڕان لە مەغزەنەکانتانە چیتان زۆر هەیە ئەوەتان بۆ ناردن من ناشدان چیان نردۆ کاکەتی سا لە من بسم بەزم بەڵام ئەوەی کە نێراوە بۆ ئەو کاتە پێویست بووە کە ضرورە و شتی باشە و ئیسیفادی لێ بکەن ئەگەر نوێنەرەکەشیان داوا بکات بە جۆری جەدولی ئەو شتانی کەمان بێ بۆیان بنێرین شتێکی زۆر باشە و هیچ نابێ لێ بوەستی بەڵێ پێ وایە کە هێزە ڕۆژ ئاوایەکان بە تایبەتی ئەمریکا بەشە لە وڵاتانی ئەوروپی چەک بنێرن بۆ شەڕوانانی یاپەگە خۆیان ئەڵێ نێنێرین ئەڵێ ینی ئەڵێ ئێمە پشتیوانی لەیەکین و چیشیان بۆ نێری جا چۆنی نێرن حتمما خۆشیانە بێ ڕێگە بدۆزن و ڕێگا دۆزن لە ڕێی ئێمەوە بینێرن لە ڕێی شوێنی ترەوانە بە تارە بۆیان دابزین حتمما وعدیانداوە و قسەیان کردەوەی شەرمیان نەکردو خۆکو ئێمە نینێمە کە سەد جەریدە لەسەری بنووسێوەمانە و بکەوێتە ئەملا ئیمکانێتی دەوڵەتیوان نەتوانە هەموو شتێ بکەن بەڵێ زۆر باش زۆر سپاسە کەم سەفات چاوەڕۆژ بەرپرسی مەڵبەندی پێشمەرگەی یەکێتیشمانی کوردستان هەروەها سەرکردایەتی یەکێتیش سوپاس بۆ ئامادەبوون زۆر سوپاسانەکەم ئینشەڵا لێرە شۆ جارێکی سڵاوەنێرم هیوا دارم بە زووترین کات پێشمەکەمە سەرکەوتوو بن سەلامەت بن خوێن لە لوتی کەسێک نییە و سڵاوەنێرم بۆیان زۆر سپاس بۆ باشی و جایەکی تا کۆبانی سوپاس بۆ جەنابە بۆ ئامادەبوونت خۆشەویستانم پاشکەمێکی تر لە بەشی دووەمی ئەم ڕۆماڵە تایبەتە تا پێتان دەگەمەوە تا ئەو کاتە ملایکە لە خۆشیان